لە بەرامبەر پێنەدانی دەرماڵی مانگی دویان جارێکی دیکە خۆپشاندانی قوتابیانی زانکۆی سلێمانی دەستی پێکردەوە. بەردەم دەرگای سەرەکی زانکۆیان بۆ ماوەیەکدا خستوڕان گەیاند. سەرۆکاتی زانکۆی سلێمانی دەڵێت پارە لە بانکدا نییە، هۆکاری ئەوەیە دەرماڵەکانیان تا ئێستا پێنەدراوە. وەڵاهی کێشە نەک دەرماڵە، کێشە لە هەموو کوردستانە هەیە. ینی ئەوە هەفتەیە پێشستا فەرمانبەران و مامۆستایان هاتنە سەر شەقام و داوی موچەی خۆیانەکە بە هەمان شێوەش موچەی خوێندکارانیش پاشەکەوت کراکە. ئەو مانگی چوار هێشتا مانگی دووەم دەرماڵەمان نەدراوەتەوە. یعنی شتەکە زۆر نامعقولە. تۆ تەلەبەیەک داوای حەقی خۆی بکات، بۆچی بە من ئەیچەوسێنی تۆ؟ کەوتەلەبە حەقی خۆیەتی، تۆ مەعاشی خۆت وەرنەگر هاتی لێرەیە وەسای تەلەبە پشتیوانی تۆیە کرد. بەڵام لە کاتێکا کە ئەمڕۆگە تەلەبە پێویستی بە ئەوە ئەو بەم شێوەیە زەکا لەگەڵ تەلەبە. ئەمە لەو ڕۆ وعدەکانیش کە پێمان درا وعدی داخلی و شتەکان بوو، داخلیەکانمان ئەلحەمدولیلا باش کراوە، سوپاس بۆ خواوایان کێشەمان لەگەڵەوە نەماوە. بەڵام تاکە کێشەیمە دەرماڵێ مانگی پێشوو کە دەرماڵە دابەش کرا هەموو کۆلێژەکان بەیەکەوە وەریان گرت. هیچ کۆلێژێک نەمابوو کە وەری نەگرێت، هەمووشی لێ کاتا بوو. قەناعەت پێ نەکراوە، چونکە لە وڵاتێک کاژین کە ژێرمان نەوت و سامانی سروشتیە، واتە بۆ کوڕە بەرپرسەکان بۆ کشە مەسوولەکان پارە هەیە بۆ خوێندکاری فەقیر وەژان نییە. ئەو هیچ باوەڕ پێ نەکراوە کاڵێن پارە نییە. ئێمە خوێندکاری وامانێ هەتاوەکو ئێستا 3 مانگە ماڵەوەی خۆی نەبینیەوە لەناو داخلێت چاوەڕێی دەرماڵێ بۆی بێت کرێی پاسەکەی پێ بڕاتەوە. بەڵام کاتێکە دەرماڵە نادرێ ناچارە لێرە بمێنێتەوە. ئەم حکوومەتەی خۆمان بە ناو کوردی واتە تەنها ئەوەیە کە بە خەڵک ڕابێرێ بە کوردێکە خۆمان، ئەوەیە کە ئێمە پێویستەکە لە چینی چۆنەڵێن لە ژێرەوە دەست پێ بکەین تاوەکو سبەرپرس و فەرمانبەر و مامۆستا و قوتابی هەمووی پێکەوە بێت سەرجاب. لە سەرەتای ئەم ساڵەوە یەک دەرماڵە دراوە بە قوتابیان، بەشێکیان 2 دەرماڵە. لە کاتێکدا تەنها چەند مانگێکی کەمی ماوە بۆ کۆتایی وەرزی خوێندن و بەشێکی زۆری خوێندنی ئەم ساڵیشیان بۆ داواکردنی دەرماڵە و کێشەی بەشە ناخۆیەکانیان بە هەدەر ڕۆیشت. لە هەولێریش قوتابیان بۆ داواکردنی دەرماڵەکانیان خۆپشاندانیان دەست پێکردەوە و داوای مافەکانیان لە حکومەت دەکەن. کە بەداخەوە تاوەکو ئێستا دەرماڵی مانج دوو نەدراوە. ئێمە دەمانوێت بزانین کە بۆ دەرماڵی مانج دوو نەدراوە، یعنی هۆکاری ئەو دواکەوتنەی چییە کە بڕیار بوو بە پێی بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا بڕیار 27 دەرماڵی مانج دوو بدرێت لە بەشێک لە پەیمانگە زانکۆ پەیمانگەکان دراوە، تەنها لاولێژ لە نیوەی زانکۆ پەیمانگەکان دراوە، تەنها لە زانکۆ سلاعەدی نەدراوە. یعنی کۆلێژی پەیمانگە پزیشکی کۆلێژی ئاداب دیوارێکی 17 سانتیمیان بینە، بەڵام 17 ڕۆژە کۆلێژی پزیشکی دەرماڵی مانج دواوە گرتووە، بەڵام 17 ڕۆژە کۆلێژی ئاداب دەرماڵی مانج دواوە نەگرتووە. ئێمە دەپرسین یعنی ئەو تاقیبوون ناتاکەی بەرپرسان خوێنی باڵا پێیان ڕاگەاندووە ئەو پارەیە هاتووە، مادەم هاتووە بۆ دوا دەکەوێت. یعنی پێمان بڵێن بۆ دوا دەکەوێت بوارەوە بۆ خۆ زانکۆی پۆلیتەکنیکی و زانکۆی سلاعەدی هەردوو سەر بە وەزارەتی خوێنی باڵا بەخوا سەرۆکاتی هەرسی زانکۆش سەرۆکاتی زانکۆ لە لای وەزارەتی خوێنی باڵا لە کیلۆمەترێک مربع جێ دەبتەوە. یعنی جیاوازە قابل لە کوونێکی تر پارە بچێت بۆ ئەوان. لە کۆتایی ساڵی 2014 حکومەت بە پاساوی قەیرانی دارایی پێدانی دەرماڵەی بە قوتابیان ڕاگرت، بەڵام کۆتایی 2021 بۆی فشاری قوتابیانی سلێمانی و خۆپشاندانەکانیان کە یەک مانگی خایان حکومەت منحەیەکی 1 ساڵی ڕاگەیان کە 6,000 دینار بۆ قوتابی دەرەوە و 40,000 دیناریش بۆ قوتابی ناو شار سرف دەکرێت. سەرڕای بەڵێنە گەورەکانی وەزارەتی خوێندنی باڵا و بەڵێنە حیزبیەکان تەنها یەک مانگ منحەکە بە قوتابیان دراو، تا ئێستاش مانگەکانی 2، 3 و 4یان پێنەدراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.